دوای هەڵبژاردنên پەرلەمان و سەرۆکاتیە تورکیا بەڕێوەچوون لە گۆری ئەنجامên دەستپێکی ئاک پارتی بەهترا کورسیان و دەنگان دەست بەئانی دە هەڵبژاردنên سەرۆکاتیە تورکیادا ڕەجەب تەیب ئەردۆگان ڕێژەیە 52.5 دەنگام دەست بەئانی و کاری دەخولایەکێدا جارەکەدن ببێ سەرۆکێ تورکیا. هەروەها لە گۆری ئەنجامên نافەرمی ڕێژەیە بەشداربووان دە هەڵبژاردناندا گەهشتە 87% هەڵبژاردنên پەرلەمان لە گۆری کوحەتان 98% ژێ دەنگان هاتنە جداکردن بێوی ئاواینا. ئاک پارتی 42.3%، جەهەپە 22.76%، هەتەپە 11.25%، مەهەپە 11.21%، ئەی پارتی 10.12%، سەعادەت 1.40%، ئەوێ دنجی 1.46%. هەروەها بربژێرێن سەرۆکاتیە کۆمارە تورکیەژی کوحەتانها 97% ژێ دەنگا هاتنە جوداکردن بێوی ئاوایی بوو. ئەردۆگان 52.5%، محەرەم ئینجا 30.7%، سەلاحەدین دەمیرتاش 8.13%، مەرال ئەکشەنەر 7.41%، تەمەل کەرمولا ئۆغلۆ 0.90%، دۆگۆ بارینچاک 0.20%. لە گۆری ڤە ئەنجامانی هەڵبژاردنە سەرۆکاتیە تورکیا ڕەجەب تەیب ئەردۆگان دەخولایەکێدا کاری بەهتر ڕێژەیە 5% ژێ دەنگام دەست بەبینێ و بێوی ئاوایژی هەڵبژاردن ناچنە خولا دووەم. لە گۆری و پارتیên تورکیا و دەنگ دەست بەئانینا کورسیên پەرلەمان وێ بێوی ئاوای وەرنە دابەشکردن. کورسیە پەرلەمانێ تورکیا و ژمارەوان 600 کورسیە، ئاک پارتی 291 کورسیە لەگەل مەهەپە هەفەیماناوێ 342 کورسی، جەهەپە 147 کورسی لەگەڵ هەفەیماناوێ ئەی پارتی 191 کورسی، هەدەپە 67 کورسی، مەهەپە بێتەنێ 49 کورسی، ئەی پارتی 46 کورسی.